وای بۆچەم لەم وەرچارخانە نوێدا کە ئەبێتە هۆی گۆڕانکاری نەخشی جغرافیایی ناوچەکە کە دەرئەنجامە نەتەوەی کورد قازانجی لەکات ئەیش بەچی بەو هەنگاوانەی کە هەڵیێنێت لە چوارچەوەی ئەو پرۆسەیەدا کە ئەنجامە درێت کورد دەبێ یەکڕێزی خۆی و یەکبوون و یەکهەڵوێستی خۆی نیشان بدە بۆ ئەوەی کە متمانەیەکی نێودوڵەتی بەدەست بێنێت لەو چوارچەوەیدا بتوانێت دەرەنجام چارەنووسی گەلی کورد بێتە دی. من لە باشووری کوردستان گەشتبینیم بە قەزەی کورد لە عێراقدا چونکە دەبینی حیزبە سیاسیەکان جیاوازێکی زۆریان هەیە تا ئێستا نەیانتوانیوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتی و یەکگرتوویەکی بەهێزە بێت. دەبینین سەرکردە سیاسیەکان بەجیا سەردانی بەغدا دەکەن نەیانتوانیوە قەزەی کورد بە یەک پاکێجیەک لای بکەنەوە بۆیە لە عێراقدا قەزەی کورد جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ناوچەکانی تر بەڵام سەرکردە سیاسیەکان هۆکاری دروستکردنی ئەم قەیرانە نەو خەڵک مەسەلەی نەتەوەی مەسەلەی نیشتیمانی بەلاوە زۆر گرنگ نییە ئێستاکانە. دەتوانین بڵین چاوی وڵاتانی دەرەوە ڕۆژنامەنووس یان چاودێری سیاسی یان وڵاتانی زلهێز و ناوچەکە و ئیقلیمی چاویان لەسەر حکومڕانی هەرێمی کوردستان بووە. لە ئێستادا دۆخی ناوچەکە وڵاتانی دەوروبەر دەکوڵێت لە ئان و ساددایە ئاوسە ناوچەکە بە گۆڕانکاری ئەوەی کە هەیە کورد لە ناوچەکەدا بە تایبەتی لەگەڵ عێراقی فیدراڵدا ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵدا شتێک بەیەکەوە دەمانبەستێتەوە ئەویش دەستوری عێراقا کە کورد لەم دەستورەدا چەندین مافی بۆ خۆی چەسپاندووە. قسەی کۆتایی ڤار دەیکات.